ئەمڕۆ ڕۆژی جیهانی شیرینیە. جا هەرچەندە ئەڵێن شیرینی زیان بە تەندروستی ئەگەێنێت، بەڵام هەندێک کەس هەیە خۆ ناتوانێت کۆنتترۆڵی خۆی بکات، چونکە لە بۆنە و ئاهەنگەکانە ئێمە بە جگەلەوەی کا بە خۆشحاڵی دەربڕین و بە سەماکردن خۆشحاڵەکانمان دەرئەبڕین، لەگەڵ ئەوەشا خۆ بە خواردنی شیرینیەکان ئاماژە و هێما بەوەکەین کە ئێمە ئەمڕۆ لە ناو شادیین. هەرچەند لە هەندێک لە وڵاتەکان هەیە لە کاتی ماتەمگەڕینە شیرینی دانن، بەڵام ئەوەی کە زۆر باوە لە کاتی خۆشیەکانەکە شیرینی هەیە و شیرینی دەخورێت و جۆرەکانی شیرینیش ڕۆژ بە ڕۆژ کاچێتە پێشەوە داهێنانی تیا ئەکرێت شتی بە تام و لەزت. جا من لێرە ئێوە بەس من نەبینن، بەس من بۆنێک لێرە هەست پێکەم زۆر بۆنێکی خۆشە، چونکە سەر مێزەکە کۆمەڵێک شیرینی زۆر بە تام و بە لەزەتی هێنراوەتە سەر کە خات و شێنە محەممەد شارەزای دروستکردن و بەرهەمهێنانی شیرینی ئەم بەیانێ میوانمانە و ئەم هەموو شتە خۆشەشی لەگەڵ خۆی هێناوە. بەخێر هاتی خات و سپاس دەکەم. بەیانیت پڕ بێ لە شیرینی و بەیانی بینەرانیشمان پڕکەی لە شیرینی. ئێوە شەروە بەیانی ئێوە باش و بەیانی بینەرانی خۆشەویست باش. زۆر زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لە شاشە جوانەکەی ئێوە دەرکەوتم کە باسی شیرینی و ڕۆژی جیهانی شیرینیە. زۆر باشە. کەواتە ئەم ڕۆژە ئەگەر لە خەڵکێکە حەزیان لە شیرینی بە یەک جار پیرۆز بێت، لە تۆ دوو جار پیرۆزە، هەم دروستی یەکەیت، هەم خاوەن بیرۆکەی تایبەتی لە دروستکردنی شیرینەکان و هەم خۆشە دیارە حەزت لە شیرینەوەی حەزی لێ نەبێ ناتوانێت دروستیکە وایە؟ شیرینی و خواردن حەزە. چۆن حەزەکەی درستم بکێشی ئاواش حەزەکەی خواردن دروستکەی، بۆیە ئەوانەی حەزیان لە خواردن و شیرینی دروستکردن هەمیشە دەستاویان خۆشە. بێگومان لەناو خزم و کەسوکاریش زۆر شیرینن. شیرینن اینجا خزم و کەسوکار گلەی ئەوەی هەیە کە ئەچی ئەڵێ ئەو شێف و شیرینی دروستەکە و بۆ شیرینێکی نێناوە لەگەڵ خۆی بەدائیمەن بەدەستی پڕەوە بڕۆی بۆ شوێنان لەبەروی ئەو کەسانە حەزیان لێیەتی کە شیرینی تۆتان بکەن بە تەکیدی ئەوانش لە دڵسۆزیانە. اینجا ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی شیرینیە ئەزانین چی هاتە مێشکی خۆدەی حەزمە کرد هەموو شتەکان بەس نۆتێلا بێ. بەس نۆتێلا کەواتە بەس لەناو شیرینیەکانە تامەکان تۆ بەس خۆت نۆتێلات بەدڵە. لە دروستکردنیش هەر نۆتێلا بەکارهێنی زیاتر؟ هەموو شیرینیەک دروست دەکەم لە تەمەنی 16 ساڵیشەوە شیرینی دروست دەکەم. ئەم کێکەی ئەیبینی وەکو ئیشی یەکەم جارم نەک دیزاینەکەی یەکەم جار کە دەستم بە دروستکردنی شیرینی کردووە کێکێکی سادە و شتم پیا کردووە کرێم و ئەم شتانە تەمەنم 16 ساڵ بووە. یعنی تەمەنێک لەگەڵ من شیرینی گەورە بووە. باشە شوێنێ خان ئێستا من نازان بڵم ئەم بەیانیە زۆر خۆشحاڵم یان بەداخ و بە ئەسەفم بۆ خۆم، چونکە من شیرینی ناخۆم. ئەگەریش کە ئەی خۆم یەکسەر چۆنەڵێ ها ئەگەر موێ خۆم نەخۆش خەم پارچە شیرینی بخەم نەخۆشەکەوم. ئەیتر وا لە لای گەدڕانە هاتووە لەسەر شیرینی من شتێک تۆڵم ئەو کەسانە مەسەلەن هەستەکەن قەلەقن و بێتاقەتن کێشەیەکیان هەیە ئەڵێ پارچە شکڵاتەیەک بخۆم شیرینیەک بخۆم هەز بە ئارامیەکەم. شیرینی هەرچەند زیانی هەبێ ئەوەنەش سوودی هەیە تۆ هەز بە ئارامیەکێ چکە مەژێکێکە لە سوودەکانی من یەکێک لەوانە بۆ خۆمم کە زۆر زۆر بێتاقەت بم و هیلاک و مانوو بم پارچەیەک شیرینی زۆر نا پارچەیەک شیرینی هەز بە ئارامیەکەم ئەوەی لەسەر ئەم مێزەش ئەیبینی شتێکی زۆر 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 کەمە لە شیرینی یعنی دنیایەکی زۆر زۆر فراوان و گەورەیە. هەستا کە من وا ئەڵێم هاوکارانم لە کۆنتترۆڵ ئەڵێن ئێمە خۆزگە بە تۆ خوازین تۆشەڵی نەدە من بۆنەکەی تێری کردم بەڕاستی بۆنێکی زۆر خۆشی هەیە. جا با بینە سەر باسی ئەم هەموو شیرینە خۆش حەزەکە یاراها بە دیارە دانیشی سەیریانکەی جگەل لە تامە خۆشەکەی باسی ئەوم بۆ بکە کە جۆرەکانی شیرینی ئێمە لە کوردستانە شتێکمان هەیە شیرینیەکی خودی ئێمە بێ هی کوردستانی خۆمان بێ بڵێن ئەمە شیرینی خۆمانە جا تا تۆ باسم بۆکەی قەیچەکە با من ئەمڕۆ ئەو شیرینیە بخۆم یەک تۆ سەرێشە بگرم قەیچەکە چیتیایە کامی بکەیت هەڵوا هەڵوای ئات شیرینی خۆمانە هەڵوا هەیە نیشاستەی تەیەکەیت هەڵوا هەیە شیری تەیەکەی ئەمانە هەیە ئەمەش ئی وڵاتانە بەڵام ئەو هەڵوایی کە بەس بە شەکراو دروست دەکرێت لەگەڵ ئار ئەو شیرینی خۆمانە ئی کووردە ئەوەیان پاقلاوشتی خۆمان نییە پاقلاوشت خۆماڵی نییە بۆ نمونە ئەڵێ بەڕۆنی خۆماڵی ئەڵێ بۆ ئێستا شیرینی دنیایەکی فراوانە باشە لە هەموو وڵاتێک هەیە بەڵام وەکو ئەوەی کە شیرینی یەک تایبەت بێ بە خۆمان بەس کورت هەیەی هەڵوا لەگەڵ ئارد لەگەڵ شەکرا و تێکەڵی کردو بۆ بە هەڵوا جا تۆ ئەتوانی تامی بکەیت زین تامیان چۆنە من ئەمەوێت تۆزێ باسی شیرینیەکان بکەم تا تۆ تامیەکەی باشە بەس پێشەوەی کە من تام بکەم خۆت ئەگەر پێشنیارم پێ بکەی ئەڵەی کامە تام بکەم
خۆت ئەگەر خۆت بۆم باس کردی وتم نۆتێلا ئەمەیان تام بکەم ئەمەیان نۆتێلایە شیرینیەکان کە دروستم کردووە ئەمە لە ڕۆنا سوور کراوەتەوە ئەمانە ساردن بەدەست کراون سیانیش کراوەتە فڕنەوە باس ناکرێت تامێکی بەجددی من لەو نوعانم حەزم نە لە قاوەیە نە لە کەکاوە هیچ شتێکی بەس بەجددی بەلەزەتا سارد بێت تو هەر بەردەوام بە قسە بکە من قسە بۆ کەم باسی ئەوەژەکەم لەبەرەوەی من دوکانێکی تایبەت بە شیرینیم هەبوو پێشتر و ناویشی خشخشکێک بوو ئەم خشخشکێکم لەبەر ئەوە دروست کرد لەبەر ئەوەی هەبێت چونکە هەر کەسێک کە من ئەبینێت ئەم ناسێتەوە ئەزانێ خشخش بە ناوی منەوەیە لەبەر ئەوەشم دروست کرد ئەوە تایبەتە بەخۆم و پێک هاتەکەشی ئەوە نییە بڵم شتێکە لە یوتیوب فێری بووم یا شتێکە تایبەتە بە خۆم پێک هاتەکەشی خۆم ئەم خشخشاناوە ئەم دەبا بە کەوچکێکی تر من خشخشیش ئەتوانی ئەویشیان تاقی بکەیت و ئەمەش بە هەمان شێوە لوتسە لوتس ئەوە لە چی پێکات لوتس بۆ خۆی ناوی سەڵسەکەیە بزەبتەها خشەی هێت خشەیەت ئەجا کەرمیاڵی بەسەرەوە بێ زۆر خۆشترە بەڵام لەبەر ئەوەی پێوی نەنووسێ و نەیکێشێت یعنی ئاوا هین نەبێ کەرمێڵەکەم بەسەرانە کردووە تۆ تامی کە و بۆ کەسانێک کە حەزیان لە خواردنی تۆزێک تون و وشکە بەجددی تامێکی هەیە باس ناکرێم خۆزگەم هەموو بینەرەکانم لێرا بوون مناوە کەوچکم بەدەستە بوو بۆ بینەرەکان هەمووی تێستی بکەن ناوەکەی جگەلەوەی کە ناوێکی خۆشی هەیە خشخش ناوێکی کوردیشە تامەکەشی زۆر زۆر بەلە ئەجا خشخش ناوەکەی ڕەنگە کوردیە بەڵام خواردنێکی شیرینێکی کوێتیە خشخش لەمانەی کە لێرن یعنی بەداخەوە کورد هینێکی تایبەتی نییە بەخۆی ئەمە وەکو شەکلەمەی خۆمانە پێڵەن غورابیە ئێمە شەکلەمەش هەمانە خۆمان باشە ئەو بابەتانە شەکلەمە ناو بەتاڵەکە ئەویش هەرئی کووردە لە وڵاتانی کە هەیە بەڵام بە شێوازی تر ئەمە شیان غورابیە بەس ئەمە شیرینیەکی ئێجگار نایە بوو خۆشە ئەویان بەس ڕێژەی چۆرەکەی زۆرە کامیان لە هەمویان ڕێژەی چوریان زۆرترە با پێت بڵم شیرینی شەکری شەکر نایانی کە من وەکو شەکری شەکراوبیکەی بەسەری سپی بەکارم نەهێناوە لە ناو هیچیانە وەکو شەکری سپی ئەمە نۆتێلایە خۆی شەکری لەگەڵا ئەوە لوتسا خۆی شەکری لەگەڵا ئەمەیان خشخشەکە کەرەمێڵەکە کە تەیەکەم پاودەرەکە خۆی شەکری لەگەڵا بۆیە من کە تامم کرد سەحەنێ شیرینی هەیە چۆنەڵە لە دڵیام ها زۆر ئەمە شیرینە لە دڵیام هەستم بە تامەکەی کرد وانە بڵێ هەرکەیکەیتە دەمەوە ئەتوێتەوە لە دەم تۆ یەکسەر مەعیدە هەستی پێ بکات هەنە شیرین هەیە یەکسەر هەستەکەی ئەچێتە خوارەوە ئەمە نەشیرینە بەس ڕێک وایە هەستێکی وام نەکرد کە شیرینیەکان ئاساییە بەس ئەوەیان ڕۆنی زۆرتیا بەکار هاتووە باسی ئەو شیرینیانە بکەین کە هەنە شیرینی هەیە بە گەرمیە خوێ هەنە شیرینیشمان هەیە بە ساردیە خوێت کامیان مەرغوبترێکە و با بڵین کامیشیان دروستکردنی ئاسانترە کاتی کەمترەوێ شیرینی وەگوتم دنیایەکی گەورەیە ساردەکان بەدەست دروست دەکرێن باشە ئەیان کەیتە سەلاجەوە گەرمەکانیش پێویستیان بە فڕن و ناوڕۆن هەیە بە تەکید ئیفڕن و ناوڕۆن دروستکردنی زەحمەتترە بەڵام شیرینی تەنها شیرین نییە ئێمە شیرینی سوێریشمان هەیە چۆن شیرینی سوێر خوێتەیەکەی باشە چۆن ئەمە هەلویاد مالحە بە کورد کە ئەیکیتەوە بە کوردی وشەکان ینی ئەوێ بە شیرینی ئەو کاتە بەستامی شیرینیایەت سوێر باوە بۆ نمونێسا ئەمە ئەوەی لەگەڵایە گوڵڕۆژەی پێوە نووسڕۆژە ناوکی ئەمە ئەو نوعەیە نانانا هیچ ئەمە سوێریتیانە حەزم ئەکرد سوێرەکەش بێنم بەڵام لەبەرچی ڕۆژی جیهانی شیرینی وا هاتە خەیاڵی من بەس هەر شیرین بێ زیاتر ینی نۆتێلا زاڵ بێ بەسەر وەزعەکەیە حەزم لێتی دائیمەنیش من وەکو خۆم کە میوانمیت زیاتر شیرینی سار دروست دەکەم مناڵ گەنج ئەوانە زیاتر حەزیان لە شیرینی ساردە بەڵام ئەوانەی تۆزێت تەمەنیان هەیە ئەڵێ قاڵبێک کێک دروستکە قاڵبێک کێک یعنی ئەوە مهمترین شیرینیە لە لای ئەوان حەزیان لە لای بەشێکمان کە بە شیرینەکان ئاشنانین وازانین شیرینی ینی بەس کێک و پاقلاوە شیرینی دنیایەکی فراوانی هەیە بە تایبەتی ئێسا و دۆناتانە ئەمەنە ڕەنگەکەی جوانە هەرچەند کامێرەکە هەمووی پیشاندا بەڵام
شێوازێکی زۆر تایبەتی هەیە ڕێگەڵی لە ئەفلام کارتۆنەکان ڕێک ئەو دۆناتانەیە کە لە ئەفلام کارتۆنەکانە باسی دۆناتم بۆ بکە چەندێک شیرینێکی تایبەتە کە تۆ توانی بۆ منداڵ بیکەیتە ناو ئەو ئینی خواردنەی کە بیبا بۆ مەکتەب لەگەڵ خۆی بۆ قوتابخانە لەگەڵ خۆی لەبەر ئەوەی لە ڕۆنا دۆنات لە ڕۆنا سووریکەیتەوە جوانترە وەک لە ناو فڕن و تامیشی خۆشترە ئەوە خۆی وایگینە ئەکرێتە فڕنیشەوە ئەمڕۆ لە سیستەم و لەسەر سکە لاویان ئەمڕۆ حەزەکەم تامیکەم هەمویان تامکە زۆر خۆشە دۆنات نەوعی هەیە ئەمە دۆناتی سادەی و تەنها ئەمە بۆ دیزاین بەکارم هێنا و ئەگینا دۆناتی مەحشیش هەیە دۆناتی مەحشی ناوەکەشی نەستەلەیتیایە ئەنواع نەستەلە هەیە شەت نییە کە ئەڵەی نەستەلە تەنها قاوە بێ و شیرین بێ بە تامەکان جیاوازە تامێکی فستەقی زۆر خۆشەیە بەڕاستی ئەگەر بتەوێ شتی زۆر دروست بکەی ینی پێویستیت بە کاتی زۆرتر مێزی گەورەتر ئەم شتانە هەمووی باشە کاتە کام شیرینیەمان هەیە ئێستا ئەگەر تۆ بتەوێ دەستکەوتی تۆ ئەمڕۆ لە لای ئێمەیتەوە شتێکی کەم نییە لەبەرەوە بە هەندێک خانم هەیە حەزەکە هەر ئێستا شتێکی پێ بڵێ زۆر بە خێرایی شیرینیەکی زۆر ئاسان زۆر زوو دروست بێ و کەرەستەکانی کەم بێ خشخشەکەی خۆم خشخشەکەی خۆت کەرستەکانی زۆر کەمە و لەوانەیە بینەر بەلایەوە سیر بێکەواڵێ من دائیمەن قشتە بەکار ئەهێنم واتە خامە 1 لیتری یەک قشتە 1 لیتری لەگەڵ یەک کەرەمێڵی پاودەر جوان تێکەڵی کە ئەگەر پێویستی کردو کەوچک شیری خەست پسکی دانێ بەڕیز و گیراوەکە بکە بەسەریا و شعری خشخشەکە دانێ یعنی ئەوە ئاسانترین ڕێگەیە ئەو هوەرەیە کە خەڵک لە لای من لە دوکان شتی ئەبرد ئەو پێکهاتەکەی ئەو پێکاتەکەمان ناکە پرۆگرامانم ڕۆ تایبەت بوو ئەم هەموو شتە شیرینە خۆشت هێناوە خەڵک حەزەکە لێ بخۆ زۆر خۆشەکە ئەو پێکاتەکانی هەستانەوە نە جوانیش بە خێرایی بۆمانی باس کردەوەی تر ئەم بەیانێ بە دیار ئێمەوە بوو ئەو سوودەی کرد ئەویش کە لەگەڵمان نەبوو زەرەرچان کرد چکە خاتوشێنێ ئەو پێکاتە خۆشەی خشخشی باس کرد خاتوشێنم گیانەکەم لە دروستکردنی شیرینیە زۆر جار ئیترەها خەڵک ڕاوێژە پێەکە پەیوەندی و پێەکات ئەکا چۆن دروستیکەم بووە کە پەیوەندی و پێ بکەم بڵێن شوێنێ ڕێک وەکەوەی خۆت دەرچوو یان بڵێن نەمازانی دیارە تۆ شتێکی ترەکەیت کە لە لای ئێمەوا دەرنەچووە ئەوە جگە لە شیرینیەکە لە هینوام لێ هات دروستکردنی مرەباش هەرێتە باری شیرینی و مرەبای هەنجیر باسم کرد ئەنجام من لێرە ئەوەش بڵێم ئەفو لایە لەوەی تۆ من لە سۆشیال میدیاکانی خۆم زۆر سوودم بە خانمان گەیاندووە باسی شیرینی و خواردنی ژەکەم هەویرکاریش لەگەڵی ڤیدۆی فێرکاریان بۆ دانێم خۆشببختانە خەڵک ڕازیە لە شتەکانم وەکو خۆشی دەرەچێ بەڵام ئەوەی تۆ باسیەکەی لەسەر قیاسی من ئەیکە ئەڵە شوێنێ وەکو ئیتۆ نەبوو ئەکیت وەکو من نەتکردەوە بۆیە بەڵام هەموو ئەم شیرینیە ساردانە مندای من بە پێکهاتی زۆر ئاسان و سادە دروستیەکەم بۆ ئەوەی ئەو کەسەی کە ئەوێ دروستی بکاتەوە زۆر بە ئاسانی دروستی بکاتەوە زۆر کەسیش وەکو من دەری ئەچێنێتەوە زۆر کەسیشاڵێ وەکی تۆ دەرنەچوو بەڵام شتێک هەیە حاشا هەڵنەگرەوە هەمومانەی زانین زۆر جار ئەڵەن چێشتی ئەم کەسە زۆر خۆشە شیرینی ئەم کەسە زۆر خۆشە دەستاوی زۆر خۆشە هەمان شت بەکارەهێنی بەڵام قەت وەکەوە دەرناچێت بۆ نمونە چێشتی دەستی دایک بۆ نمونە شیرینی دەستی دایک هی هەر کەسێکی ترە خۆی زۆر خۆشە بەڵام هیچی وەکو هی دایکی خۆت ناوە وایە سە تۆ ئەم هەموو خەڵکە پێتەڵە خۆشە شتەکانت ڕەنگە زۆر جابچی بە دایک بڵێ ئەو شتم بۆ بکە کە من حەزم لێ من هەموو خواردن ئی دەستی دایکم ئەو بەهرەیە کە ئێستاش هەما لە خۆمەوە فێری نەبووم دایکم دەستاوی خۆشە لە دایکمەوە فێری شت بووم ڕاستە ئەو ئیسعاج بووی کە من ماڵم لێ پیس ئەکرد و شیرینیم دروستەکە بەڵام ئەمە بەرهەمەکەیەتی لێرەوە پێڵم تەوان ئەکیدم ئێستا دایکم دانیشتۆ بە دیارمەوە ئەو بەرهەمی ئەو تووڕەبوونانەی دایکمە ئێستا کە من لێرەم دەستەکانی خۆش بێ و تەمەند درێژ بێ یاڕەبی هەر بمێنێ بۆتان و بەرهەمەکانی تۆ ببینێت و هەموو دایکێک لەش ساغ بێت و لە ماڵەکەی دایمە لەسەر تەباخەکەی خەریکی چێش لێنان بێ بۆ منداڵەکانی ئەو لەزەتا لە هیچ مناڵێک یاڕەبی نەسێنرێتەوە و هەمیشە تۆش ماڵت پڕ بێ لە شیرینی و ژیانی هاوڵاتیانیش پڕکەی لە شیرینی بە پێکاتە جوانانەی کە دروستیەکەیت و پێکاتەکە نیشانی هاوڵاتیانە دەین دەستت خۆش بشێنەخان دووبارە سپاس بۆ هاتنێت وام ڕۆژت لێ پیرۆز بێتەوە دووبارە سپاس دەکەم لە ئێوەش پیرۆز بێ لەو کەسانێک کە حەزەکان لە دەرەوە بن بەیەکەوە شیرینی تامکەن لە ماڵەوە دروستیکەن ئەمڕۆ ڕۆژی جیهانی شیرینی و کاتیان هەیە بۆ ئەوە واتە ئەوانەی کە دایتیشن ئەمڕۆ بافری بن
ئەتوانن بۆ خۆیان شیرینی تامکەن زۆر خۆشحاڵ بوون منش. ئێمە سپاس دەکەین دووبارە ئەمڕۆ ناڵم منیش ئەو یاسا و ڕێسایی خۆمم ئەمڕۆ شکاند بەڕاستی بۆنی ئەمانە وای لێ کردی کە تەحامل نەکەیت. سپاس بۆ ئێوەشکە بینەر بوون.